بەرزکردنەوەی بڕی کۆگاکراوی یۆرانیۆمی پێتێنراو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ سەر و 300 کیلۆگرام کاردانەوەی وڵاتانی زلێز و بەشدار لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لێکەوتەوە. ژمارەیەک لە وڵاتان ئەمریکا بە هۆکاری ئەو هەنگاوی ئێران ناودەبەن. گۆشتی سپی لە کاردانەوەی ئەو هەنگاوی ئێراندا دەڵێت ئەوە هەڵە بووە کە لە چوارچێوەی ڕێکەوتنامەی ئەتۆمیدا ڕێگەیان بە ئێراندا یۆرانیۆم بپێتێنێ. گۆشتی سپی داوای کردووە سیاسەتی سفرکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم لە بەرامبەر ئێراندا زیندوو بکرێتەوە. هەروەها جەختی کردوێتەوە کە ئەمریکا و هاوپەیمانەکانی ڕێگەنادەن ئێران دەستی بە چەکی ئەتۆمی بگا. ئەوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کاردانەوەی ئەو هەنگاوەی کۆماری ئیسلامی ئێراندا ڕایگەیاند ئەو وڵاتە یاری بە ئاگر دەکا. لە درێژەی کاردانەوەکاندا ئیمانوێل ماکرۆن سەرۆکوەزیرانی فەڕەنسا داوا لە ئێران دەکات کە خۆی لە هەر هەنگاوێک بپارێزێت کە پێشێلکردنی ڕێکەوتنامەی ئەتۆمی لێ بکەوێتەوە و بەبێ هیچ دواخستنێک بڕی کۆگاکراوی یۆرانیۆمی پیتانراو کەم کاتەوە. ماکرۆن وتیشی لە ڕۆژانی داهاتوودا فەڕەنسا ژمارەیەک هەنگاو دەنێت بۆ دڵنیابوونی ئێران لە پاراستنی بەرژەوەندی ئابوووریەکانی. هەروەها جێرمی هاند وەزیری دەرەوەی بەریتانیا دەڵێت بەریتانیا خوازیاری پاراستنی ڕێکەوتنامەی ئەتۆمیە، بەڵام هۆشیاریدا کە ئەگەر ئێران ڕێکەوتنامەکە پێشێل بکات لەندەنیش لێی پەشیمان دەبێتەوە. بونیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیلیش ئێرانی با پێشێلکردنی ڕێکەوتنامەی ئەتۆمی تۆمەتبار کردو داوای سەپاندنی سزای زیاتری بەسەر تاراندا کرد. وەزیری دەرەوەی ئیسرائیلیش هۆشیاریداوە کە هەنگاوەکانی ئێران ڕەنگە جەنگ بە دوای خۆیدا بێنێ. لە درێژەی کاردانەوەکاندا وەزارەتی دەرەوەی چین لابارەی زیادکردنی بڕی بە کۆگاکراوی یۆرانیۆمی پیتانراوی ئێران ڕایگەیاند کە ئەوان نیگەران و هاوکات ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تۆمەتبار کردووە و دەڵێت فشاری لە ڕادەبەدەری واشنگتن وەکاری سەرەکی بارگرژیەکانە. هەرچی ڕووسیاشا هاوشێوەی چین ئەمریکا باوەکاری پابەندنەبوونی ئێران با ڕێکەوتنامەی ئەتۆمیەوە تۆمەتبار دەکا. لە ئەمانکەدا وەزیری دەرەوەی ڕووسیاش داوای لە کۆماری ئیسلامی ئێران کردووە خۆڕاگر بێ و هەنگاوی هەستیار نەنێت. دوێنێ وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران بەرزکردنەوەی ڕێژەی یۆرانیۆمی پیتێنراوی کۆگاکراوی وڵاتەکەی بۆ سەروی 300 کیلۆگرام پشتڕاست کردەوە. بەوەش ئێران هەڵپەساردنی بەندێکی ڕێکەوتنامەی ئەتۆمی خستە بواری جێبەجێکردنەوە. باپێی ڕێکەوتنامەی ئەتۆمی نێوان وڵاتانی پێنجکۆیەک و ئێران کە ئەمریکا لی کشاوەتەوە بڕی کۆگاکراوی یۆرانیۆمی پێتێنراوی ئێران نابێت لە 300 کیلۆگرام تێپەڕ بکە. لە پاش کشانەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی و سەپاندنی سزاکان بەسەر ئێراندا، تاران داوای دەستەبەرکردنی مافەکانی لە چوارچێوەی ڕێکەوتنامەی ئەتۆمیدا دەکا کە لە ماوەی ڕابردووشدا مۆڵەتی 2 مانگی دایە ئەوروپا بە پێچەوانەشەوە ڕەشەیەوەی کرد 2 بەندی ڕێکەوتنامەکە هەڵدەپەسێرێ و بەو بڕە کۆگاکراوەی یۆرانیۆمی پیتێنرا و ئاوی قورسەوە پابەند نابێت کە لە ڕێکەوتنامەکەدا دیاری کراوە.